خاڵەکی دیکەی کەسایەتی بەهێز ئەوەیە کە تەکەببوڕی بەسەر ئەوانی دیکەوە نییە. دائیمەن خۆی بە سادە دێتە بەرچاو، دائیمەن هەوڵ دەدا کە بە سادەیی شتەکان بکە، هەتا لە جلوبەرگ و پۆشینیشدا سادەیە. یعنی ئەگەر نمونەکی بە بینینەوە بۆ نمونە وەکو کەسێکی وەکو غاندی، ئەگەر تێبینی بکەی هەر چەمپەڕۆیەکی لە خۆی ئاڵاندووە و بەڵام کەسایەتێکی بەهێزیەیە. ئەمە چونکە باسمان کرد کەسایەتی بەهێز پەیوەندی بە زاتی ئینسانەکەوەیە، نەک بە ڕواڵەتی ئینسانەکە. بۆیە کەسایەتی بەهێز تەکەببوڕ ناکە بە جلوبەرگ بە ئەو سەرۆت و سامانەی دراوەتە دەستی یاخود بەو پۆستەی کە لە ژێر دەستیتی، ئەسڵەن سادەیی سادە ڕەفتار دەکا. ئەو کەسایەتی بەهێزە، سادەیی سادە ڕەفتار دەکا. ئەگەر ئینسان بەو جۆرە بی خەڵکیش خۆشیان دەوی، لەبەرەوەی خەڵک کەسایەتێکی خۆش ناوێ کە دائیمەن خۆی لە ئەوەکانی دیکە بە گەورەتر دەزانی و سەلام ناکە و دائیمەن باسی شتە گرانبەهاکانی خۆی دەکە و ئەوانە. یعنی کەسایەتی بەهێز بە حەزەرە لەو بابەتانە. خوا ئەگە پێشی دابی دائیمەن وها تەسەڕوفات دەکە کە کەسی بەرامبەر نەشچێنتەوە، هەست بەوە نەکە کە ئەو نیتی تەکەببوڕی دنیایی لەسەر لێ نادا. ئەوە خاڵێکی دیکەی کەسایەتی بەهێزە. جگە لەوەش کەسایەتی بەهێز زۆر قسە ناکا، بەردەوام هەوڵ نادا لە هەموو بابەتێک قسە بکە، لە هەموو شتێک قسە بکە، دەست بۆ هەموو شتێک ببە. کەسایەتی بەهێز گرانە، سەنگینە و پڕە لە معلومات، پڕە لە زانیاری، بەڵام دەزانی لە چ کاتێکدا پێویستە قسە بکە، لە چ کاتێکدا پێویستە وشەکان دەرببڕی. بە هەڕەمەکی ناستە ناو بابەتەکان بە ئارەزوی خۆی کەسی بەرامبەر بشچێنتەوە یاخۆ تەدەخول بکە، تەدەخول لە ژیانی خەڵکی دیکە بکە. نەخێر، کەسایەتی بەهێز هەمووی بە پلان و بەرنامەیە لە ناو مێشی خۆی دەزانێت ئەگەر قسەش بکە قسەکانی کاریگەرن، واتە کەسێکی کارێزماتیکە، لە قسەکردن زۆر بە ئاسانی دەتانی کەسی بەرامبەر بخاتە ژێر باری قسەکانی خۆیەوە. بۆیە کەسایەتی بەهێز جگە لەوەش شتێکی دیکەش هەیە کە بۆ نمونە خوای گەورە لە قورئاندا پێمان دەفەرمی وەفی ئەنفوسیکم ئەفەلا توبسیڕۆن، ئێوە سەیری خۆتان بکەن لە ڕوانگەی خۆتانەوە. بزانە خوای گەورە چۆن دروستی کردوون، ئاوا سەیری دنیا بکەن و ئاوا ژیان بکەن، ئاوا ژین بکەن. باشە، خوای گەورە چۆن ئینسانی دروست کردی؟ ئەگە تێبینی بکەی خوای گەورە یەک دەمی دروست کردیە، دوو گوێچکەی دروست کردیە. ئەمە چمان پێ دەڵێ؟ ئەمە پەیامە. یعنی چی؟ یعنی ئینسان، ئەی ئینسانی بەڕێز، کەم قسە بکە، زۆر گوێ بگرە. جا ئەوە ئەگەر بە واقع لە کەسێکی لە کەسایەتێکدا هەبی، ئەوە کەسایەتێکی بەهێزە. بۆیە کەسایەتی بەهێز ئەو شتانە زۆر بە ئاسانی جێبەجێ دەکا. هەوڵ دەدە گوێگرێکی باشبی پێش ئەوەی قسەکەرێکی باشبی. هەوڵ دەدا قسە لە بەرامبەر وەربگری پێش ئەوەی کە زۆر قسە بکاتن و ئەو هەموو شەیە لە دەمی بێتە دەرەوە. وەکو باسمان کرد کە ئەگەر قسەش بکاتن قسەکانی کاریگەری هەیە، جێی خۆی دەگری لە ناو کۆمەلگا، لە ناو مەجلیس، لە ناو ئەو شوێنە گشتیانەی کە زۆر قسە دەکەن، بەڵام ئەو تەمەشا دەکەی زۆر بێدەنگە، زۆر هادەئە. لە کاتێکدا کە کاتێک قسە دەکات تەمەشا دەکەی خەڵکێک مۆزیبی دەبی، وای لێ دەکات کە هەمووان بکەونە ژێر کاریگەری قسەکانی ئەوەوە.